خۆشترین دەنگ بەرنمەیەکی تایبەتە بە هەموو کوردێک جا لە هەر کوێیەکی ئەم جیهانەدا بێت تا بەهرەی دەنگ خۆشی خۆی بسەلمێنێت لە بەرامبەر ژمارەیەک هونەرمەندی ناوداری میوزیک و گۆرانی کوردیدا و ئەو هونەرمەندانش لیژنەی دادوەرین. لەو بەرنمەیەدا و بەڕێنماییە هونەریەکانی ئەزموونی ئەو دەنگ خۆشانە دەوڵەمەند دەکەن. ڕێبین جەمال ئەندامی لیژنەی دادوەری خۆشترین دەنگە و دەشێت ئەوەش بڵێم کە ئەم هونەرمەندە هەر وەکو چۆن ژەنیاریکی ناودارە بە هەمان شێوەش دەنگە بە سۆزەکەی و چۆنێتی چڕینی گۆرانیەکان وهایان کردووە ببێتە یەکێک لەو هونەرمەندانەی هەمیشە لە هزری گوێگردان. دەبێت بشزانرێت کە یەکێکی شەلەوانەی کە بیرکردنەوەیەکی ڕژدی هەیە بۆ ئایندەی هونەری میوزیک و گۆرانی کوردی. کاک ڕێبین سەرەتا سپاس بۆ ئامادەبوونت با پرسیاری یەکەمم لە خۆشترین دەنگەوە بێت و سەرەتا وەک خۆشت دەزانیت خەڵک هەند دەنگیان خۆشە بەڵام نازانن گۆرانی بڵێن و هەشن پێچەوانن دەنگیان ینی دەنگێکی ئاساییان هەیە دەنگیان خۆش نیە بەڵام بە جوانی گۆرانی دەڵێن. جا دەکرێت پێمان بڵێت پێوانە بۆ دەنگ خۆشی لای تۆ چییە؟ سلااو ڕێزۆ فەرمەت بۆ ئێوەی ئەزیز لە دەنگی ئەمریکا فەرمەت ڕێزم بۆ یەکەیەکەتان دەستی ماندووبوونتان لە کوشم هیوادارم هەمیشە ئاوا وەکو لە دوکەن هەر ئاوا بە سەرکەوتوویتان بینن. لە بەرنامەی خۆشترین دەنگدا پێوانە بۆ دەنگەکان جوانتر لە هەموو شتەکان سەرەتایەکی زانستیە لە مۆسیقا واتە هەنگاوی یەکەمی ناسینەوەی دەنگ و چۆنیەتی دەنگ و ئاشنابوون بە هەستی دەنگ و ڕەنگی دەنگ پێوانەکە مۆسیقایە. بەڵام کاتێک کە بەشداربوویەک یاخود کەسێک یاخود جوانێک دێت دەنگی خۆی تاقی دەکاتەوە بۆ ئەوەی هەنگاوەکانی داهاتووی ببڕێت، ئەمە ئەو سەرەتایە کورسەیە بۆ ئەو کە بە پێی زانستی مۆسیقا کاتێک دەیەوێت دەنگی تاقیب کاتەوە لەم پرۆگرامە هەنگاوی یەکەمی ئەگەر وەکو میوزیسیانێک هات بێتە ناو پرۆگرامەکە ئەمە جوانترین پێوانەیە بۆ دەنگی ئەو دەتوانی کە زۆر بە جوانی هەڵی سنگێنی و ئەمە یەک لە پێوانە جوانەکانی سەرەتایی ئەم دەنگە جوانانەیە کە لە پرۆگرامی خۆشترین دەنگدا ئێمە هەمان. بەڵێ باشە لە نێوان ڕەسەنایەتی و هاوچەرخیدا کامیان گرنگە بۆ تۆ وەک دادوەرێکی خۆشترین دەنگ؟ ڕەسەنایەتی گرنگێکی تایبەتی خۆی هەیە کە ئێمە پابەندین پێوەی وەکو کەلتوری کوردەواری وەکو هەموو ئەو شتە جوانانەی کە لە کۆتایی ساڵەکانی ڕابردوودا بۆمان جێماوەتەوە کە ئێستاش مای شانازیە بۆ ئێمە، بەڵام ئێمە هەمیشە لەگەڵ هونەری هاوچەرخیشین چونکە بە تێکەڵ چێشکردنی هونەری کۆن و هونەری تازە پێم وایە دەگەینە تازەگەریەک کە هونەری کوردیمان جوانتر و جوانتر بەرەو پێشەوە دەبات. بۆیە من دەڵێم لەگەڵ هەردووشیانم چونکە هەردووشیان بایەخ و گرنگی خۆیان. بەڵێ لە نێوان دەمەوێت بزانم لە نێوان وەرزی یەکەمی خۆشترین دەنگ و وەرزی دووهەمدا ماوەیەکی زۆر لە نێوانیاندا هەبوو ینی نزیکەی 10 ساڵ، ئایا چ شتێک وای کردووە کە وەرزی دووهەمی ئەم بەرنامەیە کە خاوەنی با بڵێن بینەرێکی زۆریشە ئەوەندە دوا بکەوێت؟ وەڵا بەداخەوە خۆتان ئاشنان بە وڵاتە، ئەم وڵاتەشی زۆر سەیر و سەمەرەی تێدایە، ئەمە شیانەوەی باست کردیەکێ لە شتە سەیر و سەمەرەکانە کە بەڕاستی بەداخەوە لە وڵاتانی دنیادا ئەمەی ئێستا ئەم گرفتەی تۆ باست کرد لە هیچ شوێیەکی دنیادا ئەمە ڕوونادا چونکە کاتێک پرۆگرامێک سەرەتایەتی بۆ هاتنە ناو دنیایەکی جوان بە تایبەتی هونەر ئیتر زۆر تۆکمە و زۆر بە پتکەوی خۆیان ئامادە دەکەن تاوەکو هیچ بۆشاییەک لە نێوانی ئەم بەرنامانەوە ئەم پرۆگرامانەدا دروست نەبێت. ئەمەی کە لە ئێستا لە کوردستان لەم پرۆگرامەدا بەدی کرا بەداخەوە کێشەی هێندە زۆر بوون کە بەڕاستی ئێستا لەم بەرنامەیەدا کە چەند ماوەیەکی کورد لەگەڵ ئێوەی ئەزیز دەبم ناکرێ هەمویان باسکەین بەڵام بەڕاستی وڵاتی سیر و سەمەرێ. بەڵێ باشە کاک ڕێبین ئایا خۆشترین دەنگ دەتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە بەهۆی نەبوونیان کەمی نێوەندەکانی بەرهەمهێنانی میوزیک و گۆرانیەوە هەیە؟ پێم وایە سەرەتایە و هەنگاوێکی جوانە بۆ ئەوەی ئێمە جوانتر پۆڵبینەوە لە میوزیک و لە دەنگە جوانەکانی بەشداربووەکان ئەم پرۆگرامە
من پێم وایە لە داهاتوێکی نزیکدا دەنگدانەوەیەکی زۆر گەورەتر بەخۆیەوە دەبینێت و دەبێتە سەرەتایەکی هەنگاوێکی تازە بۆ هەموو ڕاگەیانەکان کە بە خۆیان نابچنەوە بۆ ئەوەی ئەمانیش بە هەمان ڕێگەی هونەر چونکە بەڕاستی بەداخەوە من دەستخۆشی لە خۆشەویستانم بە یەن ئافری دوو دەکەم لە خۆشترین دەنگ چونکە بەڕاستی هەنگاوێکی پیرۆز بوو هاویشتیان بۆیە هیوادارم هەموو ڕاگەیانەکانیش بەم هەنگاوە دەست پێ بکەن و تاوەکو بتوانین جارێکی تر کەکانێک بە هونەری کوردی و چونکە ئەمەی ئەم دۆخەی ئێستای هونەری کوردی تێدایە بەڕاستی بەداخەوە ینی گوناحە هونەر گوناحە بەم شێوەیە ببینرێت بۆیە دڵنیام لەوەی کە داهاتوێکی ڕوون چاوەڕێی بەرنامەی خۆشترین. بەڵێ باشە تۆ بۆ خۆت چەندێک گەشتبینیت بەوەی لە پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانی خۆشترین دەنگ نەوەیەکی هونەرمەندانی گۆرانی بێژ بێنە ئاراوە کە بگوترێت زۆر بابەتیانە جینەوەی پێش خۆیان گرتوتەوە؟ ئەمەی لە ئێستادا ئیشی بۆ دەکرێت کاری لەسەر دەکرێت ئێمە وەکو دادوەر من و کاکە دیاری خۆشەویستم و فرمێسخان و کاکە هەوێستی ئەزیزم هەمیشە هەنگاومان بۆ ئەوە ناوە تاوکوی بتوانین بەشدار بۆ ئەزیزەکانی خۆمان جوانتر بخێنە سەر پێ تاوەکو داهاتوێکی ڕوونتر وەکو هونەرمەندێک لە داهاتوودا بناسرێن بۆیە ئێمە بەڕاستی پلانمان بۆ ئەوە هەیە تاوەکو بتوانین بە تۆکمەتر و بە جوانتر ئەم بەشداربووانە ئامادە بکەین بۆ ئەوەی جوانتر لە ساڵانی ئایندەدا ئەمان بن بەو هونەرمەندانەی کە بەڕاستی ببنەمایی شانازی میلەتەکەی خۆیان. ئێمە زۆرترین هەوڵمانداوە تاوەکو بتوانین لەسەر ئەم خاڵە کار بکەین کە ببێتە مای خۆشحاڵی هەمووان و بە ویژدانەوە کار لەسەر دەنگە جوانەکانی ئەم بەرزار بۆ ئەزیزانە بکەین لەم پرۆگرام. بەڵێ کاک ڕێبین با بڕێکیش بەگشتی لەسەر گۆرانی کوردی قسە بکەین و من بۆ خۆم زۆرێک گوێم لەو ڕایەت دەبێت کە دەگوترێت گۆرانی کوردی لە قەیراندایە ئەگەر تۆ هاوڕایت لەگەڵ ئەو بۆچوونەدا دەکرێت بۆمانی باس بکەیت بۆچی لە قەیراندایە؟ من سوپاس دەکەم بۆ ئەم پرسیارە بەڕاستی لە شوێنی خۆی بوو بەداخەوە دوای ئەو هەموو نەهامەتی کە بەسەر ئەم میلەتە گوناحەدا هات کە منیش تاشێکم لەو میلەتە کە من بەبەرچاوی خۆمەوە دەیان ناحەقی بەرامبەر ئەم دەکرێت کە نابێ بکرێت بە تایبەتی لە هونەردا چونکە ئێستا هونەر بە شێوەیە کەوتۆتە ژێر یەک کە هیچ کەسێک ساری بۆ ناکە. ئێستا من کە قسە لەگەڵ ئێوە دەکەم لەگەڵ ئەزیز و خۆشەویستی کە نازدووتانە تاوەکو گفتوگویەکی دۆستانەی هونەریانە بکەین لە شوێنێکم کە ناوی چوارچرایە. ئەم چوارچرایە سەردەمانێک دنیایەک بوو لە ساتیکا، دنیایەک بوو لە هونەر، دنیایەک بوو لە جوانی زۆربەی و هونەرمەندانەی کە ئێمە لە میلەتەکەی خۆمانە شانازیان پێوە دەکەین سەرەتایەکی جوانیان لەم چوارچرایە دروست کرد. بەڵام بەداخەوە ئێستا دەبینین دوای ئەم هەموو دروست بوون و دوای ئەم هەموو جوانی و دوای ئەو هەموو هونەرە پیرۆزەی لە هونەرمەندانە وەکو شتێکی جوان لێیان دەچۆڕا بەداخەوە هەموویان ئێستا نیگەرانن لەم حاڵەی کە ئێستا پێدایە لەگەڵەوەی کە حکومەتیش هیچ کار بۆ ئەوە ناکا، کار ئاسانکاری بۆ ئەوە ناکا کە هونەر بکەوێتەوە جارێکی تر بکەوێتەوە ئەو قۆناغە جوانەی کە من ئێستا باسی ئەو جوانیم کرد کە لە چوارچرادا چەندین هونەرمەند لە هەموو دنیادا دەهاتن بەس بۆ ئەوەی جوانیەک لێرەوە بپڕژێنە سەر هونەر و بڵێن ئێمەش ئەوە خاوەنی ئەو هونەرە گەورەین کە هەموومان شانازی. بەڵێ کاک ڕێبین هەرچەندە ئەم بابەتە قسە زۆر هەڵدەگرێ ینی پێمان خۆش بوو دەرفەتمان زیاتر هەبووە زیاتر تاوتوی ئەم بابەتە بکەین بەڵام بەداخەوە دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە کە ماوەی بەرنامەکە هەر ئەوەنە دەرفەتمانەدا. زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون و بەشداریکردنت لە بەرنامەی زایاڵەی داهێنان.